شو هم إيشا بابا ئەمڕۆ عيد منە چم لەو دەکەی؟ عيد ميلادي تسا أي روجي لبو ألين مانكر مهدي بيويز ناكا نا قورة بوي أتو لۆ عيد لەکەتان لۆ ئەلین کرد. إذا ألين قدسكيو كتسا فرقي هي ضلي بي خوش دبي تنتو قورة بوي نابي بس إيش ئەمش دڵم پێ خۆش دەبێت. مهدي داوي مكما عيبا قورة بوي دوای ئەتو عيد ميلاد لبوت يا قورة بوي دڵت خۆشە برادر وشتي بانك دەکەی؟ بەڵێ نا مهدي بيويز ناكا بس ألين كردي وطاو كدا عيد ميلاد دەکەی قد صاوري وشتم ندەکرد باشە. لەم دیمەنەش بینیمان کاتێک باوکەکە جیاوازی لە نێوان کچ و کوڕەکانی کرد ئەوە دڵی یەکێک لە منداڵەکان تون بوو ئەمە شتێک لە لای منداڵەکانی ترش دروست دەکا هەندێک لە منداڵەکان بۆیان هەیە کە بیر بکەنەوە بڵێن ڕەنگە باوکم منی زیاتر خۆش بووە و ڕەنگە هەمان منداڵ بڵێ ڕەنگە ساڵێکی تر باوکم وا لە منیش بکاتەوە واتە بە دوو ئەگەریان بەسێ ئەگەر بە چەندین شێواز ئەمە کاریگەری خراپی هەیە و شێوازێکی نەگونجاوە باشتر وایە دایک و باوکان ئاگاداری ئەو حاڵەتە بن ئێستا سیر دەکەین با بزانین لەم دیمەنە باوکەکە چۆن وەڵامی منداڵەکە دەداتەوە بابا سبەی عيد میلادمە چم لۆ دەکەی؟ چێ؟ سبەی؟ تۆ لە واتگۆ سبەی عید میلادتە؟ تو واتگۆ خۆم زانین لە بیرت کردیا ئەو ویستم لەبێ بکەمە سوپرایز کاکە یاڵە دێ بە ئاشکرایکە سبەینێ سوپرایزەکەم لە بۆتانە بە زۆر تێک کردە ئاشکرات کرد سبەینێ لێرە وەکو جارەکەی پێشتر وەکو کە عید میلادمان لە بۆ ئەلینی کرد سوپرایزێکی خۆشمان هەیە بەس کەسی ناڵێن باشە؟ باشە. لەوانەیە هەندە کەسیشتان لە بۆ بینم جارێ نازانم ئەوش با بتە سوپرایز عید میلادێکی خۆش لە بۆ مەهدی دەکەین چکە ڕۆژی لەدایک بوونیتی باشە؟ باشە. هەر بژی ئای دەست خۆش تەمەند درێژدی ئینشاڵڵا تە بەیانی پیرۆزبای زیاتر لێ دەکەم جارێ هەمووی سوپرایزە باشە؟ باشە. هەر بژی هەموو ساڵێک بەخۆشی هەموو ساڵێک بەخۆشی هەموو ساڵێک بەخۆشی ئەلینجان هەموو ساڵێک بەخۆشی ئافرین تەمەند درێژبی هەر بژی زۆر باشە ئەتوو بە من گۆ دەست خۆش وانە؟ ئەمن زۆرم پێ خۆشە کە دەستخۆشی لە من دەکەی بەماندی بوونی من دەزانێ بەسە من هیچی زماندی نابم دڵنیا بێت چکە لە بۆ کچە جوانەکەی خۆم کردیتم هەر بژی ئێدە دەباکەیەکی بخۆین ئێستا وانە؟ باش خۆین بزانینەوە ڕۆمادیچی کردیا بە چ خەریک بووە ئەوەی بەدەستەوە بگرە یاریم کرد یارمەتی دایکمدا زۆر باشە ئەدی لە دەرسەکان کوی باشی خراپی زۆر باشم بەڕاست زۆر باشی زۆر هەر بژی ئەدی لەگە ئەلینی ئەوڕۆ هیچ ناخۆشی و شەڕ و مشکیلە و شتان نەبووە لەگەر یەکتر نەخێر ئەدی پاڤێڵ ئەتو ئەو ڕۆژە پێم گوتی هەستە و ئیشانە بکە لە ژوورەکەی من یارمەتی دام ئەخەمە خۆ من کە داوامم هەبی ناتوانم هەموو شتەکان بۆ خۆم بکەم کە کاتی بەتاڵ دەبوو دەبی یارمەتی من دەیوانە هەر بژی بامە ئەوڕۆ جەوەکی زۆر خۆش دروستکەین لە بۆ یەکتری یەکەم پارچە کێک لە بۆ چێە لە بۆ چێ یەکەمیان لە بۆ ئەلینە هەر بژی زۆر باشە ئەلین خان فەرموو ئەو پارچە گەورەیەم دایە نەخنچێ باشە دووەمینیان لە بۆ چێە دووەمینیان لە بۆ چێە دەی لە بۆ چێە لە بۆ تووە نە لە بۆ منە ئەمەش برسیم ئەمەش مادی و مەکێکم لە بۆتان کڕیا وایە یان نا ئەمن بیخۆم باشە ئەمن دەی خۆم کو ئەمن دەی خۆم کو دڵم دێ پاڤێڵ بیخوا دەست خۆش هەر بژی عافیەتت بی ئاخیر کەسیش مەهدی دیسان دەیدەم و ئەلین عید میلادیتی وانە؟ خواردی ئێجا عید میلادیتی؟ ئێجا خۆش کتە عید میلادی دەبی دڵت خۆش بیدەمێ ڕۆژی لەدایک بوونیتی لێگەڕە بە هەڵگرینەوە لێگەڕێ هەڵیگرینەوە؟ بابی خوا عافیەتت بی هەر بژی باشە ئەرێ من بیخۆم کەسێ بداتە من دیاڵە بابی خۆی نانا بۆ پارچە گچکەیم نایە ئەو پارچە گچکەی وەرناگرم دەستیشم پیس بووە ئەی دەست خۆش
کێکە زۆر ناخۆشە ئەم کێکەی دامەت و زۆر خۆش بوو تۆ هەمان کێکەوانیا هەمان کێکە بەس لۆ ئەوی من ناخۆش بوو کێک دەبی خۆش بێت دەستان خۆش زۆر باشە کێکەکەشمان خوارد دوایش دێنەوە ئەوانی کەش دەخۆین باشە باشە حەستان لە پیاسە چ خۆشە پێکەوە بچین چینە دەرێ هەتا دای ئێرە خایان دەکاتەوە ئەمەش خۆمان حازر دەکەین دەچینە دەرێ و پیاسە چ خۆش دەکەین بەیەکەوە